پرۆسەی هاوسەرگیری لە ناو کۆمەڵگەی موسڵمانانە پرۆسەیەکی تەواو حەڵاڵ و ڕێپێدراوە و ئەو پرۆسەیە بە کۆمەڵێک هەنگاوی کەلتوری و ئاینی و کۆمەڵایەتیا تێپەڕێ لە پێناوی چییە؟ لە پێناوی ئەوەی کە ئەم دوو مرۆڤە بە متمانەوە پێیان کردوتە ژیان و ماڵێکەوە کە بەیەکەوە بژین. بەڵام ئەوەی کە ئەبینرێ هەڵبەتە با گشتانن نەکەین، با تەعمیم نەکەین، بەڵام ئەوەی کە ئەبینرێ کاتێک دوو هاوژین لە دوای پرۆسەی هاوسەرگیریەوە ئەچنە ماڵێکەوە لە بریۆی قۆناغی متمانەکردن و بەشکردنی ژیان دەست پێ بکە، قۆناغی بنکەیەکی پۆلیس لە ناو ئەم ماڵا دەست پێەکە. ئەم دوو هاوژینە لە بری خۆشەویستی شێرکەن، مۆبایلەکانی یەکتر شێرەکەن، کۆنتڕۆڵی ژیانی یەکترەکەن، بێمتمانەیەک لە هیچ و خۆڕایی دروستە بێ، لە پڕ سناپچاتێکدا بەزێنن لە پێناوی کە مێردەکەی بزانێت لە چ لۆکەیشنێکایە، مێردەکەش بزانێت ژنەکەی لە چ لۆکەیشنێکایە، لە پڕ GPS لە ماڵۆ دانراوە، لە پڕ جیازی نازانم دەنگ تۆمارکردن لە باڵۆ دانراوە، مێرد ئاگای لە دنیا نییە لە ناو سیارەکەیە، ستۆدیۆی چۆک و ئەم ستۆدیۆی دەنگ و ڕەنگ لە ناو سیارەکەیە بۆی دانراوە. یعنی هەموو ئامانجەکانی پیاوێ گیان خانمێکە ئاچێتە ماڵی خۆیەوە بۆی کە پاڵی لێ باتەوەی تر ماڵی خۆی بێ و ئامین و ئەمان بێ. بەڵام ئێستا دۆخێک دروست بووە کە هاوژینەکان لە ماڵەکانی خۆشیانە متمانە بەیەک ناکەن. خانی تا چەند لەگەڵ پێشەجێگای لە ڕاستیە واسە واقعەکە لە گەڵیانەبی وەکوێ بەدەستپەری چاوبووری بێژی خۆر نییە بە عاسمە. ئەلبەتە یەک لایەنە نییە، ڕەنگە ئستودیۆکە لە ماڵی چاپیاوێک بۆ ئافرەتەکە دروستی کردوێت. بەڵێ من باسێر دوولایەن بێت و ئەمە واقعەکە بە پێی ژیانی مرۆڤ ئینسان حەزەکە شەریکەکەی بەس شەریکی ئەم بێ، شەریکی کەسی تر نەبێ، ئەم لەگەڵ کەسی ترا بەش نەکا و حەزەکە و ژیانە دەستی پێکردوێت دڵنیا بێت ژیانێکە هەتا هەتایی تایە ئەژێ و تێک ناچێ، بە تایبەت ئەگەر بێتە خاوەنی منداڵ، بێتە خاوەنی سومعەیەک لە ناوی خەڵکا کە ئیتر ئەم سومعە بەسینی یەکێکیان نییە، بەبوونی هەردکیانەوە ماناپەیاکات و بترسەیەکیان نامێنێت وەکو ئەوەیە بیلاتەشپی بەیانی هەڵسی لە خەو تایە لە پێڵاوەکانی بێ و گەرەکتێ بۆ سەفەرێکی شاخەوانی بڕۆی ناکرێت. ئەمە ترسێکە هەمیشە لە دڵی گژ مرۆڤێکایە، حتا بەر لە خوازبێنی ئینسانیژێ ئافرەتێک خوازبێنی بکەم، ئافرەتیژێ پیاوێک قوبوڵ بکەم بە عنوانی هاوژین، دڵنیا بم ئەم ڕێگەمەتەکە ئەباتە سەر، ئەبێتە هاودەمم، هاوسەرم، هاوسەفرم، هاوخەمم، هاوژینم، هاوبەشم، نەبێتە هاوشەڕم، نەبێتە هاوکێشەم. ئەوە لە ترسی ئەمانەوە احتیاتی بەر لە ژن خواستنمان هەیە، بەر لە شوکردنمان هەیە، لە کەسایەتی کەسەکە بپرسین، لە دارایی بپرسین، لە سومعی ناوی خەڵکی بپرسین، لە مامەڵەکردنی، لە تووڕەبوونی، لە ڕەزیلی، لە بەخیڵی، لە گومانخراوی یا سوئێزەن یا خۆمانێژین خانە گومانی لەمانە بپرسین. هەر کامێ لەوانە بێت مەگەر هۆکارێکی گەورەتر بێت چاوپۆشی لێ بکەین، ناچینە ناوی ئەو خێزانەوە. وەختێ چوویتە ناوی ئەو خێزانەوە، خێزانەکە و پێکێنا حتمەن دڵنیایەکە ئەمانە نییە. وەختێ ناونیشانێ لە بوونی ئەمانە دەرەکەوێ ئینسانەکە قەلەقەوێژی ئەزانی غەڵەتم کرد، ئەزانی مامەڵەیەکی ناتەندروستم کرد، بۆ ئەوە دڵنیا بێتەوە ئەمە نییە هەمیشە هیوادارە غەڵەت بێ. وەلێ وەختێکانە نیشانەکان زۆرە بن، بێهیوایی ڕووی تێکە، قەلەقی ڕووی تێکە، بۆیە هەوڵەدات چارەسەر بدۆزێتەوە. هێشتا نییە لە فکریەوە ژیانەکە تێک بدات، ژیانەکە خراو بکات و بە دوای چارەسەرا بڕێکات لە دەرونی ئەما چتانێک دروستە بێ. هۆکارەکان با بخەمە بەرچاو تا بتوانین باقی قسەکان بکەین. یەکێکیان وەختی ئەمانە ڕوو ئەدات بە متمانەوە ئەو هەموو پرسەی کرد تا بە متمانە ژیانێک دروست بکە. ئەمانە ڕوویدا
هەستەکە متمانەکە نەماوە ئینسان متمانەی بە ڕێگە نمێنێ متمانەی بە سەعاتەکەی نەوێت جەرەسی بۆ کا بەیانی هەڵبسێنێ متمانەی بە تەندروستی خۆراکێک نەبێ قەلەقە بێ ئێستا گەورەترین قەلەقی ئەو متمانەی بە هاوژینەکەی نەماوە بە دایکی مناڵەکەی بە باوکی مناڵەکەی بە ڕێگەیەکی درێژ کە هێشتا نازانم کەی تەواوە بێت چۆن تەواوە بێت بەڵام هاوڕێکەم نییە لەگەڵمە ئەمە ترسێک دروستەکات ئیتر یا تەجاربە یا چتە بینێ باشە نەبوونی ئەم متمانەیە هەندێک جار لە ناو هاوژینەکانە مامۆساکەی زیێتە لای جەنابیشتان ئێستا بۆیە مەبەستم بوو لە ڕووە کۆمەڵناسیەکەەوە باسی بکەین جارێ ینی هەندێک جار بێ هۆکاریشە بەڵێ گەرەکم و هەر دقیق ئەستا هەر ئەو شە بێژم هەندێک جار تەلەفۆنێکە تێت نامەیەکە کەسێکەی نێرێت گومانێکە یەکێک ئەی خاتە دڵتۆ سوئی بەرداشتێکە غەڵەت لە شتێک تێگەیشتویت کەسەکە لە بەر متمانە خەریکە لەگەڵ کەسێکە بە تەلەفۆن قسەکە توێژەریەکە بۆیە ئەدەبی بۆ ڕعایەتەکات بۆ کەسی تر نەزانێت قوڵیدا ڕازدار بێت لەم وەرە دڵی کەسەکە قەلەقە بێت بۆچی چووەسە سوچێ بۆچی بەدزی منۆ قسەکە بۆ ڕەنگە بێ هۆکار بێت و ئەگەر بێ هۆکار بێت دوایی دەرکەوت حەلە بێت ولی ئەگەر هۆکارەکەی تیابێت ئیتر کێشەکە دروستەکات ئەمە یەکێکیانە متمانە نەماوە یا بە هۆکار یا بێ هۆکار دووەم کەسەکەم متمانەی عاتفی نەماوە خێزانداری بەس عەقڵ نییە دڵی چێ ئەبێ کەسەکە دڵخۆشیەکی بێت بزانێ ئەم کەسە لە دڵیا بەس ئەمی خۆشەوێت وەختێ هەستەکەی خۆشەویستەکەی تۆ بەشە کاتێکی کەسێکی تررا ڕەنگە بتوانانی تەحملی چی بکەیت پیاوێکە دوو ژنە خوازێ سێ ژنە خوازێ چوار ژنە خوازێ خۆی تر ئەمە خەیانەت نییە ژنەکەی بینێت شەرع ڕێی پێدا و یاسای وڵاتی ڕێی پێدا و چوار ژنی خواستێ بۆ ئەم ژنە قەلەقە بۆ لێ ئەپرسێ ئەو ژنەکە لە من بۆچی خۆشترەوێت بۆ ئێرە یەکەوێتە بینیان و ترسی ئەوەیە متمانە عاتفیەکە نەماوە هەستە خۆشەویستیەکە لە بینی من و خێزانێکی ترا بەشی کرۆ کە بە دزیژ نەیکرۆ ڕەنگە خۆیی بۆی خواستێت ئەگەر ڕێبوو لەولا چیرۆکێک بۆ ێژم ئەگەریش ڕێنەوە هیچ کەسێکە هاتووەتە ناوی ئەم ژینە ڕەنگە دوومین ژینی بێت خۆ شۆخێکە کرد ڕۆژێک وتە کابراایك ژنی دووەمی خواستێ وتمانە هیوادارین لە ژنیوتی دووەمەوە بووە تەلاقمدا من بە دوای ژنی یەکەم ڕەنگە کەسەکە لە ژیانێکی ترەوە هاتوێتە ناوی ئەم ژیانە لەوێ ڕوخانێک بەسەریا ڕوویدا هەمیشە ترسێز ئەو ڕوخانە دەست پێ بکاتەوە و بۆیە هەمیشە ناونیشانەکان کە بە حاڵیش ئیشارەت بکەن بۆ ڕوخانی ڕابردۆ یاهی خۆی یاهی خوشکێکی یاهینی دۆستێکی یاینی برایەکی بینیوێ لە ماڵی خۆیان بینی هەمووی ئەوە لەسەر خۆی ساخکات وێژەم ڕوخانە بەسەری منی چابێت یەکێکی تر لە هۆکارەکان بەڕاستی ئەمە ئەو هۆکارانە هۆکاری مراقبە مراقبەیەکانن ئەمانن ئەم کەسە هانەدا یەکێکیان بێ متمانەوە ئەمە ئەوەکانی تر یەکێکی تریان ئەوەیە کە کەسەکە واردی عشقێک بووە هەستەکە خەریکە ئەبێتە یەک لایەنە ئەم بەڕاستی ئەوی خۆشەوێ نمونەیەکی بەسیتی عشقەیەک لایەنە بێژم ئێمە مناڵەکانمان زۆر خۆشەوێ مناڵەکان نازانن خۆشمانەوێ ڕاست ئێمە گیانمانە دەین ئەوان خۆشیان بێ ئەوان بڕێکات قینەکەن تووڕابن پشتمان ڕەنگە یەکی لە لایەنەکان خۆم دەمێکە وتومە دوکتۆر خۆشەویستی بینی باوک و مناڵ یا دایک و مناڵ خۆشەویستی یەک لایەنەیە وەنیە ینی زۆر عشقێکی یەک لایەنەیە ینی وەختێ تێگات ئەبێ دوو لایەنە بێ من ئێستا بۆ دایکم هەرکایە ناویدا هەرستا ترسم بگریم بیری لێکم و چەنێ دایکم بە یەک لایەنە ئەوە بۆ من کردو ئێستا من تێگەیم ئەو لایەنە چەنێ بەقوت و کەس جێ ناگرێتەوە نەماوە نەماوە کاتێ تێگەی کە دێرە باش یەکێکیانەوەسە کەسەکە عاشقی بەرانبەرەکەیەسی بەرانبەرەکە ئەوەندە عاشق نییە و ئەم کەسە ئەترسێت دێژێ ئەو بۆ ئەوەندە وڵامی من ناداتەوە نەکو لە جێگەیەک و ساردیان کردێتەوە خاویان کردێتەوە یا لێمی پسێن و بیبن هۆکارێکی تر بنیادی تربێتی بنەماڵەکانە باوکێکە خانە گومانە دایکێکە خانە گومانە لە شووەکەی بەردەوام چکیەکات بە مۆبایل بەو چتانە تۆ هەمووی وت مناڵەکان خەریکن فێرە بن مناڵەکان خەریکن فێرە بن و ئەم مناڵانە بۆ نمونە کەسێوەکی من ڕەنگە ئیسا کوڕی من ئەبێ ژن بخوازێت کچم ئەوێ شوو بکات ڕەنگە خۆم نەمزانیوێ خەریکم ئەمە ئەوە مەناوی تربێتی مناڵەکەم ئەی کەمە پەروەردەی و بەیانی وە بێ هۆکار هاوسەرەکانیانەکەنە ژێری ئەم کردارە کە من خەریکم فێریانەکەم هەروە زمانیان فێرەکەم میوانداریان پێ فێرەکەم ڕێوڕسمی هاوماڵیان پێ فێرەکەم خەریکم ڕێوڕسمی خێزانداریچیان پێ فێرەکەم بەشێکی پەروەردەست و ئەخیریان و ئاخردانیان ئەلبەتە زۆر وەلی ئەمە گرنگەکانیان وتم چۆن ێژم ئەمە پەرداخی منە ناڵمی و ئاوی پێ بخۆن چۆن ێژم ئەمە مۆبایلی منە ئەمە مسواکی منە ناوێت کەس دیانی پێ بشۆرێ بڕێ کەس خێزان و هی نەزانێ
ئەشیایە کە زانێ کڕی وێسیوینی منەوە بۆی نییە بێ ئیجازەی من سەردانی دایکی بکە بێ ئیجازەی من کە ڕاست نییە دۆست ئەی نابێ ئەمە حەریمی کۆیلایەتی ئەمە کۆی لە دروستکردنە ئازادیەکی پێدەی بۆت هەیە نێڵی حرام بکە نێڵی غەڵەت بکە نێڵی خۆی و خێزان و ماڵ و مناڵ لە ناو بوات پنجدانە زەرورێتە خەمسەکە تێک نەدات وەلی ئیتر بۆت نییە بێژی وەڵا خوێنکارێکی دەورانی زانکۆ بۆچی جەرەسی بۆ کردیتە سۆ بۆ فلان دەراوسێمان لێوانە وێسیا قسەی کردەوە دەمیەوە پێکەنیت بۆ هەواڵی فلان ئافرەت و پرسی یا فلان پیا و پرسی وتەوە بۆ قەڵەو بووی بۆ لاواز بووی ئەمە سروشتی کۆمەڵایەتیە و ئینسان وەختێگاتێکێ ئەمریکایەکان نێژنێژن وەختێگەیتێکێ هەر نەیچ ناسیوە گەرەکتە قسە دەست پێ بکێژی ئەمساڵ لەزانی زۆر گەرم و باران نەوارێ ئەمساڵ بۆ ئەو نەبەفر نەباری ئەبێت شتێبێت بۆ گفتوگۆتێکی کەسێکە و لەو گفتوگووا ڕەنگە تۆ نەزانی هەروەکو ڕێو ڕسمی وڵات وەختێگەیتێکێ ژی شکر باشی وە ڕەنگی ئەلحەمدوللا کارەکانتان باشە چوە پیاوەکەتان چۆنە ئەپرسی کاوراژی تۆ بۆچی دەسەبردە بۆ پرسان بۆیە ئەمە لەوێنە نیشانەدا مالکیەتێکی لەسەر تۆدا نا تۆ شەیئی ئەوی شووی ئەو نییەی ژنی ئەو نییەی و نابێ بێ ئیجازەی ئەو من کەس بووە ێژێ وتیە پێم من پارەیەکە خستمە سام مۆبایلە ئەوەندە بووە باوەڕەکەی ئەوە سرف کراوە لەگەڵ چرکەکانە ناخوێنێ ئەی دەی براتێکی دایکمان حەزم کرێت دایکم گریا دڵم ناتێت تا گریانەکەی دوای تێ قسەکەی قەتکەم زۆر قسەی کرە زۆر قسەنەوە دەدەقی هەر گریان و بەرە نیسکو مەبەستمەوەیە یەکێ لە هۆکارەکان خۆ بە مالکی بەران بەرزانینە هاوسەرتە مڵک نییە مەلی بێت تەلاق قسێنێ مەلی بێت تەلاق دەدا دکتۆر لەبەرەوەی دکتۆر ئەمڕۆ درەنگ هات سوکە ئۆقوبەکەمان هەیە نەوەڵا ئۆقوبەکەی ئەمە نەنا ئۆقوبەکەمان ئەوەیە تۆزێ با ئیسراحەتکە باشە وەڵای ئەشیڵێم بۆچی درەنگاتی تۆزێ دکتۆر بەقاتەوە بۆ لە زانکۆ وڵا حەزم نەکردەوە بەقاتەوە لێرە بم بۆچی حەزم نەکرد بەقاتەوە لێرە بی خێر لەبەر جەنابەت گوتم سیستە ستایلی بەرنامەکەمە تێک نەدایە کاگە من مەمنونم من لە مەلا نابمەوە جا دکتۆریش بێ دکتۆر بۆ ئەم دۆخە دروستە بێ بە تایبەت مەسەلەن من ئەمێ پێت پێکێ لەوە بیانی ئەمە هەتا ئەم دەقێش قسەی تیاکەین بەشی هەرە زۆری نیکاح و پرۆسی هاوسەرگیری لەسەر دەستی ئێوەمانان و بنەمای مسلمان بوون و ئیسلامە بەڵام بۆ ئەم شتە ونە بێ بۆ ئەم متمانەیە ونە بێ بۆ ئەم دەستگا هەواڵگیریە دروستە بێ لە ناو ماڵێکا بەڕاستی بەداخەوە جبەر گوت نەتێگەهشتنی معنی زەواج چییە وەکی گۆ دکتۆرخانی ئیشارەتی کرد ئەوە ئیحساسی پێرە چێت بێ هەردوو طرف باش و ئەوە بوو ملکی من و ئەوە نقطەکی زۆر غەڵەتە حیاتە زەوجی دوو کەسی ژەف جودانە دوو ماڵباتێ ژەفدوو جودانە تربیەتێکی ژەفدوو جودایە هەر ئینسانێکی عەقلەک و فکرێک و تربیەتێکی ژەفدوو جیاوازن وەختێ گوتێن حیاتێکی زەوجی ئاوا دەکەن بەداخەوە هێن طرف یانژی جار هەیە حەزلی هەیە گاوا گەرەک مینا مەبێ کۆپیەک بێ مینا من و ئەوە نەڕاستە ممکن نینە حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەیە دێت دیارکردن ji بۆ خاترێ گۆ ژیانی تەی زەوجی بەردەوام بکێ برەنگێکی جوان برەنگێکی ڕەحەت دەبێت قبول بکێ گۆ فکری وی جیاوازە دەبێژێ فەستەمتع بها على عوجها یعنی بۆ ئەو باش جوداییە د فکر و ڕامانی وێدا د تربیەتە وێدا قبولی بکە ئەگەر تو مصر بێ ئللا ئەو ئینسانە یعنی من وەک پیا و مێر ئللا مصر بم ئەو ئافرەتە ئەو ژنە ئللا مینا مبێ ئەخلاقی وێ مینا مبن فکری وێ مینا مبێ ئەگەر من مصر بم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەبێژێ فإن كسرها فإن ذهبت تقومه كسرته ئەگەر مصر بێ تەدشکێنی وإن كسرها طلاقها وەختێ گۆ شکاندنی وێژی طلاقە یعنی بۆ ئەو یەک حیاتی زەوجی رابووە لەسەر چەند مەبدە مەبدەئی مەوەدە و مەبدەئی ڕەحمەت و مەبدەئی گۆ خوای گەورە لێکریە ناوی لێکریە میثاقی غەلیظ میثاقێکی سۆز و پەیمانێکی زۆر گرینگە و نقطەکی زۆر گرنگ هەیە کاک دەروون نەهەمەد حیاتە زەوجیدا ژیانەمە بگشتی دەژی نعمەتێکی گەلێکی مەزن هەیە مە گەلێک جارە تەجاوزی ئەو نعمەتە دەکەن یانژی ئیحساسی پێ ناکەن ناوی خۆ نعمەتی ستر ستاری خوای گەورە لەسەرمە ئەگەر ئەو پەردەی ستار لەسەرمە ڕابێ ژبەر گۆ مەتف بەشەرن مەتف ئینسانن کەژمە مەلائیکەت نییە و کەژمە پێخەمبەر و معسوومیش خەتە و گونەه نییە چاوە حەدیثی پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیار دەکەی گۆ هەر ئینسانێک هەر کوری ئادەم قابلە گۆ بکەوی خەتە دەژبەر گۆ نە مەلائیکەتە و نە پێخەمبەرێکی معسوومە ولكن
او پردەی ستار او دهێلێ گۆ خەتەئی مبۆتە دیار نەبێ ئێستا حرمەتی من دەگرێت حرمەی دکتۆر خالد دەگرێت دکتۆر مەحیدین ئایا تزانێ مە چ ئەخطائی مە هەنە نازانێ ئەگەر ئەو ئەخطائی مە بۆتە کەشف بن ئەو پەردی ستار سەرمە ڕابێ دمە ببینێ بێم چۆن ئەخطاء دەکەن و احتیمالە جارە هەیە ئەخطائی کاریفە بنژیا بركي أجر أخطائي ما جنهي ما شاشيا ما غلطي ما بهني بوها به تي 10 كيلومتر سلامي بو مناكي جبروا يكي أول نعمتك زور ما ظن أخوي جورة دايما نعمتي ستار نابي مروفي مسلمان بقشتي وبتايبة جنومير نابي أو بردي ستار صر خراكن جبروا يكي حتى حديثك ذي هي بيخمر على بدأ خو قسكت بيرنتشي وحديثك بيرنتشي إسارك بەشێک لە ژنومێردی کوور عکسەکەی لابردنی ئەو نابێ حتى حديثي پێغەمبەر عليه الصلاة والسلام هەیە دەبێ هەموو کەسێک و ئومەتا من گونەهکار بن مەعەدەی مەوزوعی شرک گونەهکار بن قابلە گۆخوای گەورە و عەفو و مەغفرەت بکە ئیلا ئەو کەسێ مجاهر ئەو کەسێ هشکەرە گونەه دکێ ئەصحابی پێغەمبەر عليه الصلاة والسلام تعجب كرنا أو كيا يا رسول الله أو كسي جنها كي بهشكرة بكي ولو جرأتي بكي أو كيا قوتية بياوكا يعني إنسانك بقشتية مير بجن بآفرت بإنسانك بشوكتية خطأ كده خواي جورا برتي ستارجي دانية سر هر کس به نزانی او کتی او خطا ده بیانی درابه بو جوات بو جماعات بو خلق او پردی ستار سر خورادکی او پیاوکی مجاهری بگونها خوای گوره تستاره کریه جبرویه کی هر کس گرک او تی بگه و بتایبت جنو میر گرک تی بگهن او پردی ستار نراکن و برتی نگه او حقیویه من پردی ستار سر يعني خزاني خراكم يعني خزان بيجي او ميري منا ملكي منا من او پردی ستار راكم هر حقيقتي من بناسم هر خصوصياتي من بناسم او حقيقة جبروي كي آياتي قرآن بيروز بيجي يا أيها الذين آمنوا قالي كسم بهور مند اجتنبوا كثيرا من الظن أو وسواسي قالك جراد كفنا سريتا خواب باريز حديثك بيخمبر عليه الصلاة والسلام دي هيا ولو حديثك سند خدا كيشكي هيا مقالك هيا بيخمبر عليه الصلاة والسلام دي بيجي أجر ظني تشيبو فلا تتحقق أجر شكي كتسري تدا نشدوف أو ظندا نمشى جبرجو الشيطان حديثك يدي بيخمر عليه الصلاة والسلام دي بيجي شيطان كاريوي أو جو كيش درست بكنا بين إنسان وهر بياني أعواني خوا شاگردي خوا دشيني هرن خدمتي خوا بكن خلقي مشكلات درست بكن إيفارا هر كسيتي تشكر ياد بي والله من مشكلة بيناوي والدكتور خالد درس كريا أنا تينا كريا تشكر والله من خدمته خبات كرم هشتي توشي مشروب بيت بنا أنا تشكنا كريا تشكريا دبي من القلوة مام حتى بين مير وجنيدة من خراكر قشنا الطلاق دبي شيطان بيجي حديثي بيخمر عليه الصلاة والسلام دبي بيجي أنت نعمة أنت پیاوکی عفرم بوتا تا او دو مالا او مالبطت تا تيك برج برويكي وصيتي خواهي قورة القرآن بيروز دا قمان نكفنا او نقطي شك وظنون دا واجر او شك وظنون جيبو مدرستمون بردوامية آياتي ولا تجسسوا نكفنا ببنا مخابراتو باراستنو آسايشو هر تشتكي درس بكن وكي كنت دا درست كرن جي بي اسي ديني وربطي موبايلي القل موبايلي بكيكا اواتشو كودي او تشتكي ندرست حديثك بيخمبر عليه الصلاه والسلام جي هيا دي بيجي او كسي غوستاري مروفكي مسلمان بكد او دنيا دا خواي قوراد او دنيا دا ود اخرت دي جستاري ودكي او حما جرك تيبكن فقه اسلامي شد بيجي اتفاقي فقه اسلامي هيا مذهبي حنفي مذهبي مش مالكي مذهبي شافعي مذهبي حنبلي جهي اتفاقيه جو هر انسان كي تايبتي ويهيا خصوصيتي ويهيا نابي أي طرف بوانا ببي مخابرات ببي استخبارات كشف أسرار بكي وأوان نحقي ويا إلا ديك حالتا دا أو حالتي قد تعدل كساتيا ويتكرن يعني تعدل حالتا جيانا ويتكرن بتايبة موضوعي مادي يعني آية حقي جن هيا حقي خيزان هيا تجسسي بكي كشند ماليتي ميري هيا دي بيجين دحالتك تندا وقت او بياوا مقصر بجوار مادي وار نفقت بدوا داشون بو او شاخه حقي وهي بو بزان ببوش او بياوا مقصره من دورد اوي نقطه بيجم يعني جهه اتفاقيه ابن حزم الظاهري داخلي مذهبي ظاهريه او تند بيجي جياني زوجي جرك افاب بالسر شفافيتي كامل ولكن اتفاقي فقهاء مذاهبي اربعه انه هركسي خصوصيتي وهاي دورد من حزل هيا يعني بوق من موضوعي قسكرن تنبي من عبارتك امام نووي بخوينم ويعني يكجوان كسين قوريد هندروي مذهبي شافعي ذا دبرتوكا خدا روضة
روضة الطالبين من عبارتي ويدخوين من دبيجي لا يجوز نابي للرجل أن يتجسس على زوجته نابي مير تجسسي بكل سر خيزان إخوة والعكس جي يعني خيزان تجسسي بكل سر مير إخوة فإن وجدت ريبة ظاهرة أجر شك ظنك يشيبو فالأصل اللجوء إلى النصح قبل التجسس اگر تشتكي درست بو شككي ظنكي بو تدرست بو دبيت دسبي بك بشيرته نصيحات دسبي نكب تجسس ونبا استخبارات وأو حقيقة فعلي بيخنبر عليه الصلاة والسلام كاتي جو يعني موضوعك المدينة منور درست بود مو حادثة إفك دا وخلق قصي نشيرين سرديك عائشة كرن وبحثي وحاشا بتوشي نباشي كرن حادثة إفكا بيخنبر عليه الصلاة والسلام نبو جاسوس وبيخنبر عليه الصلاة والسلام نبو استخبارات دوفي عائشة بيخنبر عليه الصلاة والسلام هاتي جم دايك عائشة بويد بيجي يا عائشة أجر تتوشي جناهك بكي كربي فاستغفري الله دا خوازي عفو مغفرتك جخواي قورا بك جبرويك بيوستا جبو خاطري بردوامية جيانا زوجي أم أو إيشال وازلة بينن نقطة داوي بكم بو خاطري كاتي ما مستا خالد أو جزاء أو عقوبة سر دكتور خالد رابي نابي أو نقطة من تضامني ذكر نقطة دوام بيجم أو خشكي من أو يقو خزاني بياوكية أو خشكة أجر أو شكو أو ظنون القلتها نتشون جياندكي يعني إيفارة شون دتوانيد سر بالجي سري خديني آية وقتي قوت تجسسي دكي وربطي موبايلي مردكي خل قل خدكي وتديت مردي تشو إيشكي خراب كر من يا هري جورد بيجم إيشي زينا يكر باش استاد خوازي شركي يلا وتكشفي كر مردي تا إيشي خراب كر استاد خوازي حزيت الشهية طلاق راست حاجة طلاق هي بله. يعني أول ما الخراكرنا نابي ما تجاوزي أو خصوصيتها بكن نمعنا يعني تنجهن دوستو هافالينج والما جهدار دك كأوا سايبي أواها سانيبي نا أوا غلطة ونابي بياوي مسلمان يعني خزاني مسلمان أفرتي مسلمان تيشي جناها كيبي لكن ما إنسان ما بشر وإنسان هيا جلك جرى مشكلات حياة ضغوط أو نموني وزور باش بوينا وأما يتروني لدي سكاني دكتور يتلا سروق سبكين شيبكا يك نقطة يزور جورجي هاي جرينجي هاي كاقدروني جارها هيا يعني مالي درسته يعني خوشويستي بين ودا هيا عاشق ومعشوق وبياوجي مصرفك جوان دكي ولكن جيراني وهافالي دميجيدا تيكلي درس دكن وسوسة درس دكن آية دشيتا كشفي أسراري مري آية مريتا قناه كارا مريتك تا إثباتي كرجو توشي علاقتك الجل آفرتك يبوا استاتا أو خوشويستي أو عاشق ومعشوقة نتحم تالعرديدة تجيشتي موضوعي طلاق أجرت طلاق جينك روجانا تتقلق وحياتك إن الرحدة تجي عندك بويك بو خاطري أو جيانا بخرانا بيجيانا كي درست درباس بي دعاء بك قخواي قورا مجي وأوجي وتجي هركسي هداية بك ما نشتوشي ريه خراب نبن ونكذا أو موضوع التجسس ده بخاطري راحتي تجيان ده بك دەستخۆش دکتۆر دوێنێ هەر ئاوا بۆنیە ئەو کاتێکە بیرۆکەیەم بەرنامەیەمان بۆ هاتەر سوتفا ئاوا پێش بەرنامە قسەمانە کرد ینی خانی قسەیەکی کرد پێی زۆر بە سادەی و هەڵبەتە خەزنەوی شەر بە هەمان شێو نمونەی هێنایانی وتی ئەگەر بۆ چرکەیەک بنێسا بیر کەمەوە من لە ماڵ و مناڵ و خێزانم لە جوان ڕۆیە کە هەر بیری ئەوەشم نییە ماڵ و مناڵ و خێزانی خەزنەوی لە ئەوروپان بەڕاستی ئەگەر بۆ چرکەیە بیر لەوە بکەمەوە بۆ نمونابێ خێزانەکەم ئێستا چی بکایە بە پێچەوانەوە هر او درباس نابي سري يعني او استا بحثي دهوي دكتور خانيجي بحث كر انسانه بله هر درباسي نابي هر او شك وظن ممكن نينا درباسي واجر اواد ميجي كم ذهبي ن دكتور خاني كاري وري او برنامج حاضر بين ميجي توانم وري او برنامج حاضر بپێچەوانەشەوە ممكن يعني نينا خێزانی ئێوە ژەگەر بیر لەوە بکاتەوە سوپاس بۆ خۆیانی ئێوە وەکو نمونەیەنەوە ئەگەر خێزانی جەنابیشە بیر لەوە بکاتەوە بڵێ ئێستا دکتۆر لەکوێ بێت چۆنە چکەوە هۆکاریشتانەیە مۆبایل وشت داخەنەڵێ لە بەرنامای يعني ئەگەر هۆکارێکی بچووکی شەبێ وبهتر ما مستين ايني تيكلي وعلاقتي والقل افرتي دي زورن يعني خالد فرخ يابا منش تو زكي تري لي بخو تتوزي بيخون اورو قردن انا هر اوانده بيجم هر پیاوێک پیاو زیاتر واوە دەرەوە لە سەردەمی کۆنتا ئێستا ئیتر نازام کەیژنیش ئیشی بچواتە دەری ماڵ و مالکیەتی دەرامەت پێ بکە ئەوە هابڕێوە بەڵام هەر پیاوێک ئەگەر بەس پاکی و خاوێنی ژنەکەی جەزا بداتەوە ڕەنگە بە هەموو شتێک نەتوانێ بیداتەوە من بۆ خۆم
ئەو ئارامیە لێرە هەمە خێزانم کەسابەت بکە تجارەت بکە هەرچێک بکە زەرەر بکە سوود بکە قەلەقم ناکە یەک زەڕە ئەو قەلەقێ کە هەر نایەتە مێشکم خێزانم دەسی بووە و تیاما دروستی بکە ژیانم بۆ ناکرێ بۆیە با هەر لێرەوە سپاسێکی زۆر زۆر قوڵی ئێمە مانان لە خێزانەکانمان لە زمانی منۆسترێت سپاسیانەکەین کە ئێمە ئاوا ئەتوانین بە بوونی ئەوان نە بە ئەرکەکانیان بە پاکیان بە پاکیان ئاوا لە کۆمەلگا بژین و ڕوومان سوورێ زۆر بێ نمونیان زۆر بێ و بەڕاستی ژوایە و من ئەمێر فزوڵەیەکی شکەم ینی خێزانی بە ڕێزانیانی هەم هەردوو بە ڕێزان شکێمە زۆر بەیەکەوەین مۆبایلیان دایمە ئەتەرنێتی هەیە لێرش مۆبایل داناخەن ئەگەر سوڵفەوتیان لە بەرناما بووین و مۆبایلمان داخستووە گومان دروستکەن وار بۆ سوڵ با پرسیارە لێ نەکەمە توێ چیم پێ بڵێ شتێ نووسیوە بۆی کە حەزم لە پرسیارێکە بیکەم بەڵام ئەگەر شتێ لە نووسیوە بابات لێ تێکنێ باش بناوی خۆی بەخشندە و میهرەبان طبعا ئەو بابەتە بەڕاستی بابەتێکی زۆر گرینگە یعنی ئەوڕۆ گرفتی کۆمەلگایە یعنی زۆر خێزان بە واستەی ئەو زەن و شتە خراپانە هەڵوەشانەوە گرفتی زۆریان لۆ دروست ئێستا ئێمە خەریکیم بەڕاستی بە کورتی ئەگەر بیڵێم خەریکی ئەوەین کەوا بنیاتێک بنێن ئەوەی تێک نەچووە نەیلین تێکچی ئەوەی دەیەوێ ئقدام بکان نەیلین بیکاتن ئیلتیزامی کەم بە مەسائلی شەرعیدا ئەمن جارە بیدایەتەن لە قورئانی پیرۆزدا تەماشاکە کە جەنابی دکتۆریش ئاەتەکانی خوێندەوە وەلا تەجەسەس و خوای گەورە فەرمێ لا نەهیە يعني كذا فرمي أو مكة وكو وادر مشروب مخ وكو وادر زنا مكة وكو وادر قمار مكة يعني أوانا همان حكمي هي كتو تجسسك هيز فرقناك لقى حرامية شدي كي كخواي تبارك وتعالى بهمان فعلي شواسي نايتو كنهي ليدا كذا أو إشرام مكة جاليرا تماشا پیغمبر صلى الله عليه وسلم أو قصيو بيرنتشي تجسس كالين با مشتكى آسان كيني سات تجسس شيء مثلا خێزانی بەڕێزە پێتەڵێ زەحمە نەبێ ئەپلیکیشنێ یا سناپچاتێک یا نازانم چێک من سناپچاتم نییە بەس دکتۆر ئەپلیکیشنە ئێستا جەناب تەزانی مەسەلەن ئەپلیکیشنێ لە هەردوو مۆبایلەکەدایە بەزێنێ ئیتر ئەزانێ نامەکانە چییە تەلەفونە چیە تاوان ئەمە تۆشە زانی یعنی ئەوە نەبێ بۆ منە بەدزیەوە ئەمەی کردبێ ئەمایان ئەیزانێ لە زەحمە نەبێ سناپچاتێک دانێ بۆی کە دایمە لۆکیشنەکە و بزانم لەکوایە باشە ئەمە شەر ئەچێتە ئەو چوارچەوەی تەجەسوسەوە نییە ئەوە ئەگەر بێت و بە ڕەزامەندی هەردووچیان بێ لە زانان فەرمیانە ئیشکالیەتێکی تێدانە بۆ نمونە ئەگەر کەسێک بەخۆی بڵێ با بە من ئەو دەستی قەم بەخۆم هەیە فەرموها پاسوێردی خۆ من دەمێ هالۆکیشنی خۆ من دەمێ هەر جێگایە چویست ئەمن ئیشکالیم تێدانە بەڵام ئەوەی ئەمە باسی دەکەین ئەزانم بەڵام ئەوە شەر دکتۆر هەر تەجەسوسە ینی چکە بە ڕەزا تقریبەن بە ڕەزامەندی چێسا تۆ مناڵەکەشێک کچەکەش خێزانەکەش ڕەنگە هەندێک ڕەنگە من و تۆ ئێسا لەگەڵ جەناب تا قسەیەکەکەم جەنابەت سیاسیت مامۆسای ئاینیت یا ینی بیرمان نەچێت هەر نمونونەکە زۆر تاوە جەنابەت مامۆسای ئاینیت من کەسێکم کێشەیەکی کۆمەڵایەتیم هەیە کێشەکەم حەزەکەم بەس خۆ دروست کە من بە جەنابتی ئەڵێم خێزانی جەنابتەی بینێ ئەمە هەر ناچێتەوە قالبی تەجەسوس چکە ئێستا پتێونەتێ مۆبایل خصوصیاتی تایبەتی تایە ئەوە لەو ڕۆی بەڵێ ئەکیدەن نییە بۆی کە شتەکە زۆر تەرجەمە نەکەین بۆی خێزانی کوردوا بزانێ ئێستا حەدیثەکەم لۆ دەخین ڕێک ئەو قسەی توی دەکرد بەڵام مەجالەکەت نەدا حەدیثەکە لۆ بخین کە لە صحیحی بوخاری داهاتوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من استمع إلى حديث قوم وهم له كارهون صب في أذنه الآن يوم القيامة دەفەرمێ هەر کەسێک گوێ لە قسەی قەومێک ڕابگری هەر قسەیەک بەس گوێ ڕابگری بەڵام کابرا پێی ناخۆش بکە گوێ لێ ڕادەگری کەسەکە پێی ناخۆشە تێدەگەی ڕۆژی قیامەت مس ئەتاوێنەوە لە ناو ئاگری جەهەنەم لە گوێی ئەو ئینسانە دەکەن لەبەرەوەی گوێ لە قسەی خەڵک ڕاگرتووە تەجەسوسی کردووە یعنی لێرە ئێستا ئەمە تەماشا دەکەن بەڕاستی لە ڕووی شەرعیەوەدا خەڵک جاری وە ئەگەر ئیلتیزام بە مەسائلی شەرعیدا بکە تووشی ئەو غەڵەتانە نابی چونکە ئێمە ئێستا لێرە بەڕاستی گەورەترین گرفتمان ئەوەی هەندێشت هەیە زۆر دەزانین بەڵام لە مەیدانی عەمەلیدا تەطبیقی ناکەن ئێستا کابرا کەنجین ئیشی پێ دەبی مەثەلەن بێوێ ئیستیطلاع بکە بێوێ تەجەسوس بکە لەسەر خێزانەکە یان خێزانەکەی بێوێ لەسەر پیاوەکەی بکە هەر زۆر بە ئیعتیادی بەبێ وەچەوەی وەبزانی کە هیچ شتێکی ناشەرعی نەکردی ئەنجامی دەدا بەستم ئەو شتە ئەوە ناکرێتن ئەوە ناکرێت ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئیاکم الظن فإن الظن أكذب الحديث هەر گومانت برد ئەوە گومان بردن گەورەترین درۆیە
لۆ چکە ئەوەی لێ ئیسپات دەبی لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشا کە بەڕاستی تەواوی ئاماژەی ئەومان پێ دەکەن یعنی ئینسان خۆی زۆر لەوە بپارێزی کە گوێ لە خەڵک ڕابگری کە سڕی خەڵک ئاشکراکە خصوصیاتی خەڵک بینی لە بۆ خۆی ڕابچێشی تایبەتیش ئیچێ هی خێزان یعنی ئێستا ئەوڕۆ کە بەڕاستی زۆربەی زۆری ئەو گرفتانە کە دروستە بن لە ناو کۆمەلگادا سەبەبەکەی ئەوەی ئیلتیزام ناکا بە شەرع فەهمێکی جوانی نێ لە بۆ دینی ئیسلامەتیدا تەماشای دەکەی ڕووکەشی هیچ عیبی نییە بەڵام بە دوو عیب و ئاردا دەگەڕێ مەگەر پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم ئەو قسەی کە دەیکەم لەسەر مینبەر کردوێتی پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەس بە دوو ئەو کەسەی کە ئیمانی بە زمان هێنایە بەڵام نەچۆتە ناو دڵی وا نەکەی بە تو عیب و ئاری خەڵکدا بگەڕێ فەرمووی هەر کەسێ وا بکاتن خوای گەورەش بە دوو عیب و ئاریدا دەگەڕێ يفضحه ولو في جوف بيته لأنه مالي خوش بدواي خواي جورا أيش فزعك شو كإما كل إنسان يقول إما براستي جناح من هي إما جناح بارين همانا هم من باي خومن مقصرين برانبر بخواي جورا كل بني آدم الخطاء وخير الخطائين التوابون توباكين جرون ولا خواي جورا لما خوش بزور سيرة هم جناحك بك إنسان بشرتي شوا توبي بك خوالي خوش دبي جاري وإنسان خلليش بسيط لجاني ده هيا دقاتي أون لجاني خوي ده هيا لبرانبرك خوش نبي یان سەتری ناکەوت جەنابی دکتۆر فەرمووی یعنی ئێمە بەڕاستی تەماشا دەکەین ئەو ڕۆکە دەبێ بگەینە ئەو ئاستەی بەعزێ لەو خەڵکانی ئەو کارانە ئەنجامەدەن نەخۆشن یعنی نەخۆشیەکی نەفسیان هەیە ئێستا من نمونەیەک لۆ دەینم کاکە دەرون تەماشاکە یعنی من کێشەیەکم هاتەکنێ بەخۆم دەیگوم مامەستا ئافرەتەکە دەیگوت کە دەستە دەرێ پیاوەکەم لە منتیقی نیو سەعات سێ چارێک تا سەعاتێک متابعی مارەکەی دەکەن ناڕوان دەڵێ نەخۆ کەسێک بێتە ماری ناوی چ لەو نوعە نەفەرەی دەری باشە کاکە ئەتوو ئەو سەعاتەی کە لێرە دوورکەتیوە دەکرێت ئەو ژنە تاقیبی تو بکە بزانێت تو سەعاتێک دوای هەندێک ێست دەکەی خۆجێ توش دیار نییە منتیقەی توش دیار نییە یعنی بەڕاستی ئەوە کاریسەیە کە دوای زاریوە تووشی ئینسانە بی نەخۆشیێکی دەرونی توش دەبی لە تحقیقکردن و بەدواداچوون و گەڕان و تەمەشاکردنی موبایل و خەتی ئەنتەرنێت و کۆمەڵی لەو شتانە یعنی ئینسان ناکرێ هەندێک تێ تایبەتمەندی بینی ئینسان و بین ڕەب العالەمینە ناکرێ ئەو ئینسانە ئەوەندە زۆر تەدەخولی ئەو جۆرە شتانە بکە لۆی بەڕاستی لە شەرعدا ئەگەر ئێمە بێت و تەماشای بکەین زانایان حتا ئەوەی ئیفتای مصری دەفەرمێ دروست نییە ئینسان ئیستطلاعی موبایلی خێزانی خۆی بکە نابیتن بە فتووە باشە داویانە کە دروست نییە ئیلا ئەوە هەیە نەسائحەکە ئامۆژگاریەکە شتێک دەکەی مەگەر لە شەرعدا تۆ شتێک بەچاو ببینی حتى لە مەسەلەی شاهدیشە ئەگە کەسێک هەبی بۆ نمونە شاهدی لۆ بدە برێ من شتێکی ئەو هەم دیتێ شەرنی ڕاست بکە ئین جاءەکم فاسق بنەبەئین فتەبەینوا ئەتوێت تەبەین کە نابی تێک بچی یعنی ئەو تا پێغەمبەر یوسف مەگەر بوختانی پێ نەکرا نەیانگوت وای کردێ جوڕەیجی عابد پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمدا باسی دەکا کە پیاوێکی زۆر ساڵح بە بوختانی پێکراوە عایشەی دایکی ئیمانداران بوختانی پێکراوە چێ دەرێ ئەو کەسانی کە زۆر جاری وا هەیە هەندێشت دەربارەی هەندێک خەڵک دەڵێن ئیشەکان لەوە سەر هەر ناچێشی لۆی ئەمن ئەوەی بە کورتی دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕاستی یعنی لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەم لۆ بە دیار دەکەی بەڕاستی عموماً يعني إنسان زور بإنصاف جاري وهي كاستطلاعي همو كسيك دكا يقلو صفة هر ناشيرناني أوي كإنسان تجسس بكا يعني تحسس بكا سوكا أودو مصطلحش لحديث للقرآن ده هاتي فرقية تجسس أوي دسي تأكيد دكاتو بزاني أو خبرك وجي رادقري تحسس أوي استطلاعي خبرك دكا فقط بدوان فتحسسوا من يوسف وأخيه بروم زان في غمر يوسف لقبراكي خواهي قولا فرمزانة شي بسرهات وليرم ما بس ما بيتسيا قرآن وحديث وكودنجي زانان لسر أون استخبارات كردن و داناني برنامه لسر موبايلي خێزانە دیان خێزانەکە لەسەر ئیت و بە پێچوانە چکە ئافرەتیشمانێ لە ئایتیشەکە دەقاتی پیاوەکەی خۆش بەڕاستی یعنی تێگەی هەردووچی لە ڕووی شەرعیوەدا حرامە دروست نیە مادەم ئینسان هیچ شتێکی نەدیتە بە چاوی بە ڕوئیەی عین نابێ بەدوای ئەو شتانەدا بکەی چکە گوناحی دەگاتی و پێغەمبەر صلی الله علیه وسلم سزایەکەشی لۆ دیاری کرد کە لە قیامەتدا ئەو گوناحە دەگات. دەستخۆش دکتۆر هەر بۆ نییە ئامادەکاریم بەردامەیە قسەی هاوڕێیەکە ماتەوە بیر شەریکەی دانانی کامێرەی سکیوریتیان هەیە کامێرای چاودێری با بڵین ئەڵێ هەفتانە ئەو بابەتەمان هەیە مەسەلەن پیاوێکە کامێرا با بڵین کامێرا تۆ لە دەرەوە بۆ پیاو خراپ داهانی بۆ دزێک داهانی چوزانم ئەڵێ مانگ نییە ئێمە دووسێ ئیشمان نەبێت حتا ئەڵێ پیاو هەیە کامێرای لە ژووری نووسناداناوە یعنی لە ژووری نووسنەکەی خۆی
کامێرەی چاودێری دانا و کامێرەی نهێنی کە نازانین. یعنی قسەکەی من ئەوەیە دوو هاوژین بگەنە ئەو شوێنەی کەیتر کامێرا بگاتە ژووری نووسنەکەیان. تاپەن ئەمە بۆچیە قەبیلە خۆ بۆ خۆیان نییە، باشە کامێرەی دیار نات کامێرەی ئەوە ینی بگاتە ئەو شوێنە ئەمەیتر ئێوە ینی لەژێر سەقفێکی ئاگری ناژین بەڕاستی. بۆچی جیابوونەوە ینی هەڵنابژێرن لە بری ئەو ژیانە گەرمەی کە بگاتەوەی کە تۆ کامێرە لە ژووری نووسنەکەی خۆتادانی؟ وەڵاهی کەک دەروون هێشتا هیوا بە ژیانمەوە بۆیە ئەو چتە کەسەکەی کاژێ ڕێگەل لەم هەموو تێچووە بوورم، تێچووی دڵ عاتفەکەیژم، تێچووی بڵێ ئەو ڕۆ بێە بڵێ ئەوە بێت ئیتر وەکو دوو دوژمن ئەیانەوێ خاڵی لاواز یەکتری. ئەوەی شەیە ئەوەی ژەتوانەیەکی لەوانە بێگەرێکیوە بە شێوەیەک شتەکە دوابێرێ سەرکەوتوی بابەتەکە بێ و تۆڵێکی لێ بکاتەوە و شتێکی چی بێت. بەڵام بەر لەوە بچینە ئەوە جیابوونەوە ڕێگەیەکیش بخەینە بەردەستیان چارەسەرەکە چییە؟ ئێمە ئەبێ بزانین وەختێ متمانە کەمە بێت تۆ چاودێری زیاد دەبێت، چاودێری زیاد بوو متمانە کەمەکات و ڕاستەوە ینی سوورێکی باتڵ دروستەکە. هەرچیە زۆرتر دەست بگری بەسەری پەلەورەکە زیاتر وا لە قەفەسە، زیاتر لە قەفەسایەکو مامۆسا قانەعوتی بیری ئازادیم لە زیندان نافراوانترە بێ قڕ بەسەر و دژمنە هیوای بە بەندیخانێ. هەرچیە زۆرتر چاودێری ئەەکەی بۆ متمانەکە بێری تۆ متمانەکە لاوازەکەی هەڵهاتنی کەسەکە گرتێ بەرەدەی زەختی زۆرترە خێتە سەری بۆ دووری لێ بگرێ. ئەمە بەرچاو بکەین وەختێکانە ئەوە توێژی تا ژووری نووست نەچووە نازانم بۆ کام هۆکاردایناوە بۆەوە بیچەوسێنێتەوە و تەسلیمی بکە و زاڵ بێ بە ملیایە بۆەوەی دڵنیایەکی بۆ دروست بێتتر کێشەکە نەماوە بۆ خۆی بزانێ بە هەردوو دیوەکەیاوکو مامۆساوتی دەرەنجامەکەیەوەسە تۆ گەرەکتە ژیان دروست بکەیتەوە خەریکی ژیانەکە لە ناوەبەی گەرەکتە دڵنیاییەک دروست بێت کۆنتترۆل نەمێنێ خەریکی کۆنتترۆل دەست دروستەکەی بۆەوە دڵنیاییەک بێت کۆنتترۆل پێویستە. ئەمە هەر زۆر پێچەوانەی عەقڵی ئینسانە کەس کۆنتترۆلەکە چیەکە وەکووتم باڵندەکە زیاتر ئەواتە قفەس بێ هەناسەیەک بۆ کەسەکە دروستەکە، بێ متمانەیەکی بۆ دروستەکە، بێ ڕێزیەکی بۆ دروستەکە و ئەمانە ئەوێتە هۆکار بۆ گەر کەسێکی خۆشبێتی تر خۆشی نوێت. ئێتە هۆکار بۆ گەر تایسان نێزیکی بووی ئەو توانی پرس و ڕاوێژێکی پێ بکەی پێویستی نەکرد شتێکی لێ بشاری تۆ لە مۆلا باشتر لێ بشاری تۆ لە مۆلا باشتر درۆی پێ بکەی لە مۆلا باشتر پشتی تێ بکەی و وەختێکانە ئەمە لە ئەو کەسەوە کۆنتترۆلەکە کازاڵ بوو ئەم بەدبەختەکە خاتە چاڵێک و چتانێکە هەر هیچ نین ئەبێ بۆ هەمویان بەڵگەی بێ بۆ هەمویان تەوزیحی بێ. بڕێکات ئینسان لە بیری نامێنێ بڕێکات ئینسان شتێکی نەکردێ نازانێت تەوزیحی باتۆ هەر کە نازانێت تەوزیحی باتۆ ژێ مچە بەڵگەیەکی ترە بۆ تۆ بۆ خۆی زیاتر دابڕانەکە دروستەکات. هەرچیە کەسەکە زانی زیاتر چاودێریەکەن عەقڵی زۆرترە خاتە کار بۆەوە زیاتر لە دەستی چاودێریەکە دەربچی و ئەو شتانەی تایسا عەقڵی تۆ توانیە بەری بورێت ئیسا دوایتر عەقڵی تۆش ناتوانێت بەری بووری بۆیە شتەکە پەرە پێدەی بەمە خراوتریەکەی وریابین کە ئەم چاودێریە لە تا جێیەک لەبەر ترس لەبەر احترام لەبەر سومعە لەبەر ماڵ لەبەر مناڵ ڕەنگە بەرانبەرەکە تەسلیمیت هەیە. شێخی سعدی فەرمێت چون نەماونە ڕاهێ گوریز یا نەمان ڕاهێ گوریز دەست بگیرە سەرە شەمشیری تیز. من دەست نامە بەری دڕکێکیش بچوە دەستمە کێشمە دووە و لێ وەختی شمشێر بێنەوە بۆ تەوقی سرم دەستیشمە دەمە بەری تۆ تاکوێ ئەم تن و تۆڵیەکەی ئەگاتە جێگەیەک بەرانبەرەکەی تر وڵامەداتۆ بەرانبەرەکەی شەکەوێتە بێحورمەتی لەگەڵ تۆوە بەرانبەرەکەی شەکەوێتە دابڕان تۆ گەرەکت و ژیان دروست بکەیتەوە خەریکی دابڕان خاسەکەی. وریابین کەسەکە واوەم جۆرە کەوتە سەرژێری زەخت بە تایبەت زەختەکان ئاشکار بێت لە کرداریە زاتی نوێ بچەوە بۆ ماڵی باوکی زاتی نوێ جلب گۆڕێ بێژێت ئین مەکەن زاتی نوێ قسە بکە هەست بە بێعزەتیەکە هەست بە خەمۆکیەکە هەست بە تووڕەیی لە دەرونی خۆیەکە هەستەکە خەریکن لە مرۆڤبوون دایە ماڵن هەستەکە ئازادی لێسێن هەستەکە لە ناویە بن و لە هەر ژیانێکا تۆم هەستە بۆ دروست بێ ڕێگەیەکە بۆ بێت بۆتی قەرەبوو بکاتەوە یا ڕێگەیەکە بۆ بێت لێی دەربچی دەستی بۆەوەی تۆ گەرەکتە بەم شێوە دەستنەوە بۆ کەسێکی تر غێری تۆ دەی تۆ خەریکی هانیە دەی دەست بووە بۆ کەسێکی تر دڵتەنگی لە لا بکە ڕەنگە ئەم دڵتەنگی بکە کەسەکە دڵداری بۆ بکە و هەستەکەی گەرەکتە بەم شێوە ژیان دروست بکەیتەوە ڕەنگە ژیان بۆیتە ڕوخاندن و کەسەکەی تر بێژێ دکتۆر بیرە نەچێ مەسەلەن
خەزنەوی وتی گریمان تۆ لە مۆبایلەکە ئەو زانی و نازانم چی و چی و چی ئەو شتانە مەسەڵەن بوو باسی ستری کرد باسی ئەی بۆ ئارداپۆشینی کرد یعنی ئەگەر تۆ دیقەت بی بەشێکی هەرە زۆری کێشەی هاوژینەکان لە کوردستانە کە ئەمە پێویستی بە ڕۆشنبیری تاکە بە ڕۆشنبیری و دوو کەسەیە هەمیشە ئەمڕۆ شەڕێکیانە بێت چوزانم لە ماڵی باوکی یەکێکیانە لەم دوانە ئیتر ئەرشێنەوە بە یەکتریە هەرچی عیب و عاری یەکتریە تۆ فلان ڕۆژوات کرد تۆ شەوەکەت بینیمی مۆبایلەکە و بەدەسەوە بوو ئەی فلان شت ئەی ناوێکەڵێن فلان چێ بوو سەیرەکەی ئیتر هیچی تیا ناهێڵنەوە دوای دوو ڕۆژیش ئاشتە بنەوە بەڵام ئەم ئەسرارانە ئیتر تەواو ڕۆشت و ئیتر وردە جارێک دوان سیان چوار سەیرەکەی هیچ سترێکیان نەماوە هیچ شتێکیان نەماوە زۆر بە ئاسانی دایکی کچەکە باوکی کوڕەکە دایکی کچەکە ینی خاڵی کوڕەکە هەموو کەسێک ئەتوانێ لە بابەتەکانیان قسە بکە و لە بریەوەی ئەمە دوو کەس بوو بێتن بۆ شاردنەوەی ئەی بۆ ئاریەکتریان بوون بە دوو کەس بۆ هەڵانەوەیان ڕەنگە ئەم کوڕە ئەگەر بەتەنیا پێشەوەی زەواج بکات هیچ ئەسرارێکی کەس نەیزانی بێ ئەم ژنە پێشەوەی زەواج کات هیچ ئەسرارێکی کەس نەیزانی بێ بەڵام هۆکاری زەواجکردنیان و ئەلاساس دروستکردنی ماڵێک بۆ داپۆشینی با بڵێن ئەسرارەکانی بوو بە ڕوودکردنەوەی هەردووچیان ئەمە چییە؟ لە ڕاستیە من وەکو توێژەر دەیان جار وتمە تخوا وەختێکیش ئەتۆرێن بۆ ماڵی باوکتان مەچن جوانە تۆ ئەچیتەوە بۆ ماڵی باوکو ئەپرسێ ڕۆڵە بۆ تۆراوی خۆ نابێ بێ هۆکار هەر قسە نەکەی وەختێک قسەکەی تۆ ئاشت بووی تۆ لە بیرتە چێ باوکو لە بیر ئەمێنێ وەنیە لە بیر ئەمێنێ و ئەوە وا لە بیری باوکو و برا و خوشک و دایکی تۆ ماوە ئەیکەنە خاڵێکی لاواز لە کەسەکە ئەیکەنە تۆڵە ئەیکەنە ڕق لە باوکی مناڵەکە تۆ خۆ بەخشیوتە ئەوانی تر نایبەخشن ئەوان ئەمێنێتۆ لە مێشکیانە بۆ ێژم تخوا ئەگەر لە لای شووەکە ئەتۆری بچۆ بۆ ماڵی دایکی شووەکە و باوکی شووەکە خاڵی شووەکە و مامی شووەکە کە بەرپرسن لە داپۆشاننی ئابڕووی کوڕەکەیان نەک بڕۆی بۆ لای کەسێکە گەرەک کێسی زووتر دڵی پێوە ئابڕووی ئەم کوڕە بوات وریابین هێمە ئەگەر خۆمان پارێزگاری لە خۆمان نەکەین مەولانا ئەفەرمێت لە شعرێکە ژێ خوا ئەفەرمێت ما پوشیدیمەش ئەز بەندە پەروەری تۆ خۆت ڕسوایی زەحەت بیرون میبەری وەکو مامۆستا غەزنەوی فەرمووی ێژێ هێمە دامان پۆشت لە ڕووی خوایەتیمان و پەروەندەکردنی بەندەکانمان و سەتری عەورەتکردنیان خۆی خەریکە ئابڕووی خۆیەوە خۆی واز نایێ هەرگەرە کێسی زاهێری کا و بیخاتە بەرچاوی خەڵک یەکێ لەو نمونەلی زاهێرکردنا ئەوەیە بچیتۆ بۆ لای خۆشەویستەکان رازی خێزانە بێژی ڕەنگە بە دڵدا من نایخەمە بەری نمونونەکە کە تووشی گوناح بیت ێژم تووشی نەزانی نەبیت ئەچی ئەوەیەژی بۆ یەکانە وریابین ئەگەر ئەم کارانە ئەەکەین هەر جۆرە کنترۆڵێک هەڵهاتن زیاد دەکات ئینسان لە ماڵان نییە لە بیری ڕاکردنەوە لە وەختەکانە لە ماڵاوێتە شەڕ و کەسەکە گەرەکی لێودا گەرەکتە ڕابکەیتە دەرلێر نەدرێ ئینسان چۆلەکەیەک تێتە ماڵۆ ناترسێت دەرگاکە و پێوەدا خۆیدا بە شوشەکە بۆ هەڵهاتن لە ترسە بۆیە نەچینە کنترۆڵ و ئەگەر شتەکەیش وەکو فەرمووتان زاهێر بوو ئاشکار بوو زاهێر بوو دانشە ئێمە گلاسریە ژێژێ لە جێگەیەکە دانشە ئارام بە لە خۆ بپرسە بێژە بابەتەکە چییە و ئامانجەکە چییە من ئەمەکە ئاشکار بووە گەرەک من لای بەم ژیانی خێزانی بکەم یا گەرەک من ژیانی خێزانی لا بم تا ئەمە بکەم بزانە کامیانە ئەوەیان کە سەرەکیە بە بۆنەی ئەوە کە چاککە نەک ئەوە کە زاڵکەی ئێستا کابرا گەرەکێسی ببوورە تخواکە گەرەکی ژیانی خێزانی بکە ئەم هەموو تەجەسوس و کەشف و ئایتی و ئەمانەی بردۆسە کار تا شتێ زاهر بکە بۆ ژیانی خێزانی نەکە ماڵ ئامانجەکە چی و ڕێگەکە کام و پێچەوانەی ئەمان ئەو ینی لە حەزێکمە لە ناحیە شەرعیدا حەزەکەم لەگەر دکتۆرا وەکو بڵین ڕێی گۆڕینەوەیەک بکەین لە مەسائلی شەرعیدا دەڵێ ئافرەت هەر نەڕوا لە ماڵێ نەک نەستە ماڵی بابی ئەولاشدا ئەولاتر وایە ماڵەکە بەجێ نەڕوە لە بەرزانە خۆی تەبارەت مامۆسافەرمی ماڵ هینی ئافرەتێنی پیاونی بزەبێت ئەو لۆی ئەو ملاحەزە ینی بزانە تەماشا قورئانی پیرۆزکە لا تخرجون من بيوتهن ماڵ لە ڕووی شەرعیوەدا نسبەتە دەری وەلای ئافرەت وراودته التي هو في بيتها
یعنی پیا و پتۆرێ بەس ئافرەت پیا بتۆرێ ئەو جملە حەزەکەم لەسەر سدا بەخوا ئەو سەر چار پیا و هاتەکەم تۆرای و ژنەکەی هات بوو مزگەوت یەکێکمان چوون هینانەوە ئەوانی دیشمان خەریک بوو معالەجە کرد لە ڕێی دیکەوە یعنی قەزدەکەم لە چیە کاکە دەروون باوەڕ بکە ئافرەت ئەگەر فکر بکاتەوە قەت حەق نییە ماڵ بەجی بێلێت چونکە کە بەجی دێلی گرفتێکی دیکە دروست دەکا ئەو گرفتە لە جێگای خۆیدا ئاسانتر هەل دەبێت تا ئەوەی کە تو جێگایەک بەجی بێلی و گرفتەکە گەورەتر بکە ئەو تعبیرە قورئانیە لەگەر ئەوە گونجاو مامۆستا هەر بە ئاسایی وەری بگرین ببوورە کو ئێمە هاینە کولتورە بڕێکات کولتور زاڵەوە ملی دینیچە و ملی قانونیچە ئیتر کولتورە چی پێ بکەیت هەموو قسەی تیاکە دین شارەزا قسەی تیاکە یاسا پەرلەمان قسەی تیاکە کولتور گشتی قسەی تیاکە قەزی من بەس ئەوە بوو نقطەکەی ئەو لە دوای ئەوە دابدرێنی ئێمە ئەگەر ئافرەتێ ئیمشەو بە دەرەوە بگەڕێت تا بەیانی گەرەکێ نەچواتەوە باوکی بزانێ و ماڵی خەزوریی گەرەکێ لە خەو هەڵنەسێنێ ئەو ئافرەتە بەیانی ئەم کولتورە بێدەنگە بەرانبەری لە کەوت چوری و پیسی پێوە نادەن ئەگەر پیاوێت تا بەیانی ئەم کۆڵانە نافس زۆر ئاسایی و دەی وەڵا بێ پیا و بتۆرێ پیاویش پیا و بێت دایکی مناڵەکانی لە ماڵ دەرناکە بەخوا هەزار ژنی تر بێرە نابێتە دایکی مناڵەکانە بۆیە تۆ بڕۆ دەستخۆش وەخت ماوە تۆ لە بری هەمومان ئاخر قسەمان ببوورە ئەو تەجەسوسە حرامە ئەو تەجەسوسە ئەو مالە هەرڤێنێ قیمەت نامێنێ دووەم ئەوقا ئیسباتی گوت کۆم دکێت چێ ئافرەت بێ چێ مێر بێ پیاو بێ ئەوقا ئیسبات و دەلیلە قیمەتی خود محکەما دەژینینە بەتیبەرەوە ئەوژی کێشەکی دینی قاشکردن ژبەرگو ئەوقا دەلیل بە ڕەنگەکی بێ ئیزنی هاتیە تۆمارکردن دداوی دەژی نقطەکی دی هەیە ڕاستە جهێ ئتیفاقەیە ئەو کەشفی ئەسرار ئەو تەجەسوسە نەجائزە لەکن ژبیر نەکە هەردوو طرف خۆ نەخە جهێ شوبهەتدا یەک قسەی کورتم هەیەگەر مەجال وەڵاهی زۆر کورتیش نییە بەڵام باش ئەمە ئەو قسانە لۆ ئەوە نییە مەجالێک بین بە خەڵکدا بڵێن وا بزانین ئاعتیادی مادەم تەجەسوس نییە ئەو جەکاب کەسەکە بچی هەموو شتێکی خراپ بکات ئەو ملاحەزەیە دەم لە شەریعەتدا زۆر دقیقە کەسێک کە تەعەدا لە ناموسی کەسێک دەکات تەجاوزی کاتە سەری لەگەر خێزانی کەسێک زیناکە گوناحەکە دوولایەنێ بینی خۆی خوا تۆبەی دەکات بەس حەقی کابرای لەسەر دەمینێ یعنی حقێکی شەرعی ئەو شەخصەیە ئەرزی ئەمێن دەمینێ ئەویش چ دەکات زانایان زۆربەی دەفەرموو ئایا ئەگەر بچی بڵێ کاکەم من شتێکی وام کردی خۆ فیتنەکە گەورەتر دەبی سەدەقە زۆرەکە چاکەی زۆر دەکا ئین الحەسەنات یوذهبن السەیئات یعنی بزانی حقێکی دەکەوتە سەری کە بەتەنی بە تەوبەکردنی بینی خۆی خوای گەورە ناڕوە دەسەکانە خۆش لە کۆتایی زۆر بە زمانێکی سادە تۆیەکی پیاو یا تۆیەکی خانم ئەگەر قەرارتە ژیانی هاوژینی بکەی واز لەو تەجەسوسە و بێنە و ئەگەر قەراریشتە بنکەیەکی پۆلیس دانەی ئەوە بەردەوام بێ بەردەوام بۆ ئەوەش ئەنجامەکەیە بێ خواحافیز